بله روشا کریستیانان بول پارێزگاها کەرکووکێ تەماشەوانێ نێژا gelek pêkhateyên din hene çi yên olî bin çi jî pêkhateyên etnîkî yên netewî bin. Türkmen jî yek ji wan pêkhateya ye li Herêma Kurdistan û Iraqê jî em ê binêrin ka ew van hilbijartinan çawa dibînin, bi çi rengî xwe jê re amade kirine, çend kursiyan dixwazin bi dest bixin, têbîniyên wan li ser hilbijartinan, li ser rêveçûna bangeşê çi ne? Birêz Aydin Marûf endamê Polîtbîroya Bereya Türkmenî ji Hewlêrê li gel me ye. Dem baş birêz. Belê ez dem baş serçava. Rewşa pêkhateyan bi giştî û Türkmen bi taybetî li Herêma Kurdistanê hûn çawa dibînin niha? Çawa ye rewşa wan? Pêşekî zor spasan dekeyin bo kanalî Rûda û belê ke wicûdî pêkhatekan giring e, yani babetêkî giring e û hestiyar e. Pêwîst çi bi hestiyarê ve teamil legel rewşî pêkhatekan bikirêt û lê êsta de li Herêmê Kurdistan wicûdî pêkhatekan li astekî zor baş daye û ke pêkewejiyanekî zor baş heye li nêwan netewekan û edyanekan ama xwe li xwe de giring e. Hikûmetê Herêmê Kurdistanê jî لەمو کات زیاتریش پاڵپشتی ئەم پێکەوەژیانە بووە لە نێوان نەتەوەکان و ئەدیانەکان و هەموو لایەنە سیاسەکانیشدا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر ئەمە زۆر گرنگە کە ڕەوشی پێکاتەکان لە ئێستادا لە ئاستێکی باشدا و بەشداربوونێکی باشیان هەیە لە پەرلەمان بێت و یان لەناو حکومەتدا بێت و لە داهاتوودا لە کابینەی دەی حکومەتی هەرێمی کوردستانیشدا بە شێوەیەکی باشتر و کاراتر بەشدار دەبن وەکو پێکاتەی نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان سریان ئاشووری ئەمە شتێکی زۆر باشە و کە لە ئێستادا جێگای شانازیە بۆ هەموو لایەکە وجودی نەتەوەکان و وجودی نەتەوەکان و کامە گرنگە کە پەیوەندێک زۆر بەهێز هەیە و کە دامی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە لە بیدایەتەوە کە لە هەموو کا زیاتریش دامی نەتەوەکانی کردووە دامی مافەکانی نەتەوەکان و ئەدیانەکانیان کردووە ئەمەش گرنگ بووە و فاکتەرێکی باش بووە و لە ئێستا دەکە لە کابینەینەوە حکوومەتی هەرێمی کوردستانیشدا مەلەفێک هەیە تایبەت بە کاروباری پێکاتەکان ئەمەش گرنگ و تایبەتمەندیت خۆی هەیە بۆ پاڵپشتکردنی مافەکانیان و داواکاریەکان ڕەوشی پێکاتەکان. بله روشکه لعراق چونه که آیدن؟ بله يعني لسر آستي عراق همو لا قزان عراق نتوي جیاواز و ادياني جیاوازه لعراق لا زوربي شاركان ده بهمان شو بتابتي لا شاري موصل لكركوك لا ديالو لمنطقه دو سورمات وصلاح الدين ده لانه تكاين ترجده كاجر بيتو اما مقايسه بكاين لقال هريم كردستان ده كوكو هريم كردستان نيه ك او تعايشوا بيكوجيانا كهريم كردستان هيو باشترا وزياده اهتمامي بيدريتو لا هرم كالعراق لوانايا كمكوريها بيتو ويا وكو بيويز بجداريان بينكرا ولا بروسي سياسي ويا لا بريار سياسي كان يا لا انجمني وزيران ذا كما دبايا بيشتر نونراتيان هبيتو لانجمني وزيران ويا لروي سياسي و لروي كولتوري ولروي برورده ودبا زياده الاهتمام بيتو لا حكومه العراق والله بداخه كالاستاذه ايما وكو نتوي تركمان كانت توجه جرينجي واصيل العراق والهريم كردستان دائما نونرات مانيا لنا وانجمني وزيران كنا توي تركمان اما نعدالتك برامبر نتوي تركمان اكريتو كسيمنا تويا كبجوري دستوري عراق كسيمنا تويا نتوجه جرينجي ونتوجه اصيله وهم لو مكازيات ترجي لقال بيكوجيان بو كمافكانيان برای دیالوگ و حوار داوایان کردو و که اما قدر که لبرانبر نتوی ترکمان و پیکاتەکانی ترجیح کوتاه بو کریستیانان کوتاج بو کریستیانان و پیکاتین دن هیا چما بو ترکمنان نینه وب خو داخواز نکریه یان نهاتیه دانین اما وتم كنتوي تركمان نتوشي اساسيه للعراق وكون توكاني تر اما بيشتر كوتامان رد كردوا
نەمانویست کە نەتەوەی تورکمان بە کۆتا بەشدار بێت چکە لەبەرەوەی کە یەک کە نەتەوەی تورکمان نەتەوەیکی ئەسیل و گرنگە ئەساسیە لە عێراق کە وەکوونەتەوە ئێمە بەشدار بووینە و لە هەڵبژاردنەکانی ڕابردوش بە هەمان شێوە لەو هەڵبژاردنەی داهاتوش نەتەوەی تورکمان لە هەموو شارەکانی عێراق بە لیستی خۆی وەکو نەتەوە بەشدار دەبێت و لە دەرەوەی سیستەمی کۆتا کە ئەمە یەک سەبەب دووش کە لە ڕابردوش لەسەر ئاستی عێراق زۆر دەستێوەردان لە کاروباری کۆتا ئەکرێت و یعنی سیستەمی کۆتا سەرکەوتونە بوو لە عێراقتە لەبەرەوەی دەستێوەردان زیاتر ئەکرێت و ئەمەش یەک لە گرنگە لە هۆیەکان و سەبەبەکانە. لێستا دەکە پێکاتەکانی تر وەکوونەتەوەی کلدان سریان ئاشورو وە پێکاتەی ئاین و ئاینزانەکان کە ئەوان ئێستا بەشدارن بە 9 کۆتا لە پەرلەمانی عێراقدا 5 کۆتا بۆ کلدان سریان ئاشورو و 4 کۆتەش بۆ پێکاتەی یێزیدی و شەبەک و فەیلی و لەگەڵ سابی ئەمەندانی کە بە 4 کۆتا 9 کۆتا بەشدار دەبن. ئەمە لێستادا کە سیستەمی کۆتا بە سیستەمی کۆتا بەشدارن ئەم پێکاتانە گلەیان زۆر هەیە و یعنی تێبینیان هەیە و گلەیان هەیە لە ڕەوشی سیستەمی کۆتادا بۆیە پێویستە لایەنە عێراقیەکان و بە تایبەتی ئەو لایەنە کە باڵە دەستن لە عێراق وەیە حزبی گەورە نەدەستێوەردان نەکرێت و لە کاروباری کۆتا و یان لە کاروباری ستان بە تایبەتی لە هەڵبژاردندا چکە لە ڕابردوودا بەداخۆ زۆر دەستێوەردان کرا و بۆ بەرژێندی خۆیان بەکاریان هێنا و لەبەرەوەی ئەمە بە قانون تەنزیم کراوە و مافی خۆیانە و کە نوێنەرایەتی ڕاستەقینەیان هەبێت و لە پەرلەمانی عێراق ئەمە گرنگە بۆ پێکاتەی کلدان سریان ئاشوری و بۆ پێکاتەکانی تریش ئێمە وەکو نەتەوەی تورکمانیش وتم کە ئێمە سێم نەتەوەینە لە عێراق و دووەم نەتەوەینە لە هەرێمی کوردستان کە وەکو نەتەوە تەعامل لەگەڵ ئێمە دەمانێت بکرێت و چکە نەتەوەی ئەساسینە و فاکتەرژی گرنگن لە پرۆسەی سیاسی لە عێراقدا و لە عێراقدا کە لە هەموو کات زیاتریش کە دایمە لەگەڵ تاعیش و پێکەوە ژیان بووە لە ناوچەکەشدا. وێ دەمێ لیستەیەکە تایبەت بە تورکمەنان هەیە لە هەرێما کوردستان یان شێوەی بەشداریکردنی هەڵبژاردننی ئێوە چۆنە مادەم کۆتانینە؟ ئێمە وەکو لایەنە سیاسەکانی تر ئەو لایەنە سیاسیتانە کە لە عێراق بەشدارن لە دەرەوەی سیستەمی کۆتا ئێمەش وەکو بەرەی تورکمانی عێراقی کە حزبێکی ئەساسیە و نوێنەرایەتی زۆرنەی تورکمانەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکات کە لە کەرکووک بەشدارە لە هەولێریش بەشدارە بە ناوی بەرەی تورکمانی عێراق و لە سولەیمانیش بە ناوی بەرەی تورکمانی عێراقی بە تایبەتی لە ناوچەی گەرمیان و کفریدا بەشدارین ئێمە لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو بەشدار بوون و ئێستاش بۆ پەرلەمانی عێراق لە شاری هەولێر بە ناوی بەرەی تورکمانی عێراقی لیستمان هەیە و 5 کاندیدمان هەیە بەشدارین لەم هەڵبژاردن بە بەستیشمانە کە بۆ خزمەتکردنی خەڵکی هەولێرە و خزمەتکردنێتەوەی تورکمانە. بله برێز معروف دبک و لە هەندێک پارێزگە وەکە لیستە تورکمەن نکاربن کورسی بەدەست بێنن ئەف یەک نابە سەدەم و دەنگی ئێوە بفەوتن؟ یعنی ئێمە لە نەتیجەدا کە وتم کە بە ناوی حزب بە ناوی بەرەی تورکمانی بەشدار بوونە و لەسەر ئاستی کەرکووک و هەولێر و لە ناوچەکانتە بەڵام لە مووسڵ لە شاری مووسڵ کە بۆ نەتەوەی تورکمان زۆر گرنگە وجودی تورکمان لەم شارە زۆر گرنگە کە نەتەوەی جیاواز و ئەدیانی جیاوازەشەیە کە ئێمە لەم شارە لیستمان نییە کە ئەندامانی بەرەی تورکمەوە کاندیدانی بەرەی تورکمان لەناو لیستە جیاوازەکاندا کاندیدن ئەمەش کە شتێک زۆر تەبیعە و بە هەمان شێو لە دیالەش کە لەناو لیستە جیاوازەکانی تر کە ئێمە کاندیدمانەیە و لە شاری باغدا شەیتمان لە سلاحەدینیان بە تایبەتی لە 2 سوورماتی شەیتمان ئەمانە کە گرنگەوەی لەو ناوچانە بەشداربوومان هەبێت و بەڵام کە وتم لە کەرکووک لە موشیان گرنگتر لە شاری کەرکووکە کە بە ناوی بەرەی تورکمانی عێراق و لایەنە سیاسیەکانی تریش کە لەناو ئەو لیستانەدا کە بەشدارن ئێمە کە لە دەرەوەی سیستەمی کۆتا بەشدار بوونمان هەیە کە ئەمەش خۆی لە خۆیدا بۆ گرنگە بۆ نەتەوەی تورکمان لە هەڵبژاردننی داهاتوش کە
گرنگە کە پشتیوانی نەتەوەی تورکمان بۆ بەرەی تورکمانی عێراق لە کەرکووک بێت یان لە هەولێر لە ناوچەکانی تریش. بانگەشەیەوە چاوا بڕێوە دچە باشە بدلێوەیە تو ئاستەنگی هەنە بربەست یان ڕێگریەک لووە تێکردن؟ یعنی بەباشی دەڕوە تاکو ئێستا بە تایبەتی لە شاری هەولێر هیچ گرفتمان نییە کە بەباشی دەڕوا و وەکو کە هیچ گرفتێک لە نێوان لایەنە سیاسیەکانیش ڕووی نەداوە و کە ئەمن و ئیستیقراری هەیە و کە بە شێوەیەکی زۆر باش ئەڕۆت هیچ ڕێگریش نییە لایەن هیچ لایەنێک بەلعکس کە ئیدارەی شاری هەولێر پشتیوانێکی زۆر باش هەیە بۆ لایەنەکان و بۆ لیستەکانیش لەم بانگەشەی هەڵبژاردندا لە شارەکانی تریش باوەڕ ناکەم لە کەرکووک و یان لە مووسڵ یان لە شارەکانی تریش گرفت و ڕێگری هەبێت و بەڵام کە وتم کە لە بیدایەتش وتم کە بۆ برادرانی کریستیان یا بۆ پێکاتە ئاین و ئایزەکان لە شاری مووسڵ و یا لە شاری کەرکووک کە بەنسبەت کۆتا تێبینیان هەیە و گلەیان هەیە و کە نیگەرانە لەوەی کە مەترسیانە لە داهاتوودا کە دەستێوەردان بکرێت و لە هەڵبژاردننی ستەمی کۆتا ئەوان دەیانێت نوێنەرایەتی ڕاستیقینی خۆیان بنێرە لەو پەرلەمانی عێراق کە بەداخەوە لە ڕابردوودا لە پەرلەمانی هەڵبژاردنەکانی تر لە پەرلەمان عێراق دەستێوەردان کرابوو لەلایەن حیزبە گەورەکان ئەمەش کاریگەری خراپ دروست کردبوو بۆیە لە ئێستادا کە بەتابەتی لە شاری مووسڵ کە گلەیەکی زۆر هەیە و کە سێ کۆتا لە مووسڵەیە یەک بۆ کریستیانەکان یەک بۆ یەزدی و یەکش بۆ شەبەکە کە لە ئێستادا کە لایەنە سیاسەکانی ئەو حزبانە بەڵات دەستن لە عێراق کە چەندەها کاندیدیان هەیە بۆ ئەم بەبەستەیە کە دەستێوەردان لە کاروباری ستەمی کۆتا بکەن ئەمە هەڵەیە و چکمە ئەم ستەمە بە قانون تەنزیم کراوە بۆیە دەبێت نوێنەرە ئەمە دەبێت ئیرادەی خەڵکی پێکاتەکان بڕیاردە لەسەر ستەمی کۆتا و نوێنەراتی ڕاستیقینی خۆیان بنێرن بۆ پەرلەمانی عێراقدا ئەمە یەک لە گلەیەکانە و ئەمانە گرنگە دەبێت ئەمانە چارەسەر بکرێت و دەستێوەردانیش لە کاروباری هەڵبژاردن نەکرێت و لە کاتی ستەمی کۆتەوە ئینتخاباتی کۆتەدا. بەڵێ برێز معروف حەز دکم بیرروڕایەوە لەسەر یاسایە هەڵبژاردنێ وەرگرم یاسایە هەڵبژاردنێن کونها هەڵبژاردن پێ تێ نەکردن دادپەروەرانەیە گەلۆ بدیتناوە؟ یعنی ئەمە کە دیارە یاسای هەڵبژاردنە کە لە پەرلەمانی عێراق کە مسادقە کراوە بە موافقەی و بە ڕێککەوتنی هەموو لایەنەکان بووە لە پەرلەمانی عێراق لە ئێستادا کە بۆ ستەمی کۆتا کە گلەی هەیە یعنی ئەمە دیسە ملاحەزە هەیە بۆ ستەمی کۆتا بۆ پێکاتەی ئاین و ئایزانەکان کە بە یەک بازنەیی ئەمە هەڵە بوو کە یەک باز هەڵبژاردن یەک بازنەی بێت و بۆیان چکە ئەمە دەستێوەردان زیاتر ئەکرێت و بۆیە داوایان کردبوو کە پێشترش ئەو تێبینێش کە لە ئێمەش لەگەڵ ئێمەش باسییان کردبوو ئەوان کە یەک بازنەی بۆوان باش نییە چەندەها باز نەبێت و ئەمە یەک دووش کە داوایان کرد بۆ سندوقی تایبەتیان نەبێت و بۆ خۆیان کە برا کریستیانەکان دەنجی بداتن بە کاندیدی کریستیانەکان وایە کلدان سریان ئاشوی بۆ هەمان شێوە بۆ ئەوانی تریش ئەمە زیاتر ئەم تێبینی هەبوو کە لێستا دەکا ئەو هەژدە لەسەر ئەساسی هەژدە محافەزەیە کە دابەش بووە هەڵبژاردن کە ئەمە ئێمەش دەمانوێت کە لەسەر کە وەکو ئێستا زیاتر ڕێی زیاتر هەیە کە عێراق بکرێتە بە یەک بازنەی هەڵبژاردن کە بۆ هەڵبژاردنی گشتی مەبەستمە کە لێرە دەبێت گۆڕانکاریش بکرێت و لە یاسای هەڵبژاردندا لە عینی کاتیشدا بۆ سیستەمی کۆتاش دەبێت کە گونجاو ینی مەسەلەن قانونی گونجاو یان ڕێگە چارەی گونجاویان بۆ هەبێت بۆەوەی زیاتر دەستێوەردان نەکرێت لە کاروباری کۆتا لەسەر ئاستی عێراقدا. گەلێکی سپاس برێز ئایدن معروف ئەندامێ پۆلیت بیرۆیە بەرەیە تورکمەنی توش هەولێرێ میوانێ مەبوو زۆر سپاس.